سلااوتان لێبێ ئازیزان و خۆشەویستانی بینەری بەرنامەکانی تلڤیزیۆنی کۆمەڵا جارێکی تر لەگەڵ هاوڕێیانی هاوکارم هاتوینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی سێشەمە سەرەتا سەردێری گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی خانشینکراوانی مخابراتی کوردستان و ئێران، خۆپیشاندانی خەڵکی ئیلام دژ بە نەبوونی خزمەتگوزاری، ناڕزایەتی گوندنشینانی پیرانشار لە ئاز نەبوونی ئاو، وشاری ناوەندە ئەمنیەتیەکانی قوربووە بۆ سەر کچانی قوتابی، دەست بەسەرکردنی شەژلاوی ناڕازی لە ئاز وشکبوونی دەریاچەی ورمێ، مەترسی لە سێدارەدانی شۆڕش مروەتی لە زیندانی سنا، ناڕزایەتی خەڵکی بەلوچستان لە ئاز بەندکرانی مەولەوی نەقشبەندی لە سێدارەدانی هەژ بەندکراو لە یەک ڕۆژدا و ئیدانەکردنی سەرکوتی بنەماڵەی گیان بەخکردووان لەلایەن لێبوردنی نێونەتەوەی. درێژێ هەواڵەکان کۆبوونەوەی خانشینکراوانی مخابراتی کوردستان و ئێران ڕۆژی دووشەممە سی گەلاوێژ خانشینکراوانی مخابراتی کوردستان و ئێران بە پێی ڕەواڵی هەر هەفتە دژ بە دۆخی خراپی مەعیشەت کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان خانشینکراوانی مخابرات لە شارەکانی سنا، کرماشان، ئیلام، ورمێ، چەورێز، ئەهواز، بەندەرعەباس، ئەراک، مەشهەد، تاران، ئسفەهان، کەرەج و چەند شاری دیکە لە ناڕزایەتی بە بارودۆخی خراپی ژیان و مایشەت لە بەردەم ئەو ڕێکخراوەیە کۆبوونەوە. خانشینکراوان خوازیاری چوونەسەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی و دابینکردنی بیمەی تەکمیلی بوون. خۆپیشاندانی خەڵکی ئیلام دژ بە نەبوونی خزمەتگوزاری ڕۆژی دووشەممە سی گەلاوێژ کۆمەڵێک لە خەڵکی ناڕازی ئیلام لە ناڕزایەتی بە نەبوونی خزمەتگوزاری خۆپیشاندانیان کردو دژایەتی خۆیان لەگەڵ تەرخانکردنی سەدان میلیارد تمەن پارە بۆ ئەربعین نیشاندا. بەوتەی ناڕازیان لە حاڵێکدا پارێزگای ئیلام بەدەست کەم ئاوی، قەتی بەردەوامی بەرق، نەبوونی ڕێگەوبانی ستاندارد، بێکاری و هەژاری، نەبوونی ژێرخانی ئابووری و بێهداشت و دەرمانی کارامە دەناڵێن ڕژیمی کۆنەپەرستی کۆماری ئیسلامی سەدان میلیارد تمەنی بۆ بەڕێوچوونی مەراسمی ئەربعین تەرخان ئەکات. بە پێی زانیاریەکان کاتێک خەڵکی ناڕازی دژ بە کۆماری ئیسلامی دروشمیان وتوێتەوە و هێزەکانی سوپای پاسداران هێرشیان کردە سەریان و تێکەڵچوون ڕوویداوە. ناڕزایەتی گوندنشینانی پیرانشار لە ئاز نەبوونی ئاو بە پێی هەواڵی گەیشت و گوندنشینانی پیرانشار بەدەست قەتی بەردەوامی ئاو وەزاڵ هاتوون و داوا دەکەن بەرپرسانی دەوڵەتی کێشەکانیان چارەسەر بکەن. بەوتەی دانیشتوانی گوندی کاسوورەی پیرانشار چەند جارێک سەردانی ناوەندە دەوڵەتیەکانیان کردووە و پێشتریش لە ئاز نەبوونی خزمەتگوزاری پێویست ناڕزایەتیان دەربڕی بوو، بەڵام هیچ بەرپرسێکی ڕژیم سەرنجی بە داواکاریەکانیان نەداوەتەوە. وشاری ناوەندە ئەمنیەتیەکانی قوروە بۆ سەر کچانی قوتابی لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا ژمارەیەک لە کچانی قوتابی خەڵکی شاری قوروە لەلایەن هێزە حکوومەتیەکانەوە لەژێر ناوی ئامۆژیاری حیجاب بانگێشکراون و هەڕەشەیان لێکراوە. ئەوتەی سەرچاوە خۆجەیەکان هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم لەگەڵ نزیک بوونەوە بە ساڵڕۆژی گیانبەخکردنی ژینە ئەمینی و دەستپێکی شۆڕشی ژن ژیان ئازادی، هەروەها کرانەوەی قوتابخانەکان گوشاریان بۆ قوتابیان و خوێندکارانی زانکۆ هاوردووە و لەژێر ناوی ئەخلاقی ئیسلامی دەیان قوتابیان بانگێشت و هەڕەشەیان لێکردوون و ڕایان گەاندووە کە نابێت بە هیچ جۆرێک بەشداری ناڕزایەتی ببن و دژ بە حیجابی جباری چالاکی ئەنجام بدەن. بەوتەی قوتابیان هێزەکانی ڕژیم وتویانە ئەگەر گوێ بە هوشداریەکان نەدەن ئەوە پەروەندەیان بۆ ساز دەکەن و دۆسیەکەیان ڕادەستی ناوەندە قەزاییەکان دەکرێت. دەست بەسەرکردنی شەژلاوی ناڕازی لە ئاز وشکبوونی دەریاچەی ورمێ ڕۆژی یەکشەممە 29 گەلاوێژ شەژلاوی خەڵکی شاری ورمێ کە لە ئاز وشکبوونی دەریاچە ناڕزایەتیان دەربڕی بوو لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کراون. بە پێی زانیاریەکان کاتژمێر هەفتی ئێوارەی یەکشەممە پێش دەستپێکی کێبڕگەی نێوان دوو تیمی والیباڵی ئێران و هۆنگ کۆنگ شەژلاوی کورد و خەڵکی شاری ورمێ بە جلوبەرگی کوردی لە حاڵێکدا بە نەرێکیان بۆ پاڵپشتی بوژانەوەی دەریاچەی ورمێ بەرزکردبەوە لە دەواازەی یاریگای غەدیری ئەو شارە لەلایەن هێزە حکوومەتیەکانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیە ڕاگوێزران. مەترسی لە سێدارەدانی شۆڕش مروەتی لە زیندانی سنا بە پێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم گوشانیان بۆ بنەماڵەی کوژراوەکەی پەروەندەی شۆڕش مروەتی هێناوە
بۆ ئەوەی ڕەزامەندی خۆیان بۆ لە سێدارەدانی ئەو بەندکراوە دەرببڕن بەهۆی گوشارەکانی داواکاری گشتی شارەکانی سنە و سەقز بۆ سەر بنەماڵەی کوژراوەکە مەترسی جێبەجێکردنی سزای سێداری شۆڕژ مرۆتی بەندکراوی سەقزی ڕاگیرا و لە زیندانی ناوەندی سنە لە ئارادایە و بنەماڵەی ناوبراویش ڕایانگەیاندوە کە ڕۆژی سێشەممە سیویەکی گەلاوێژ سزاکەی جێبەجێ دەکرێت. ناڕزایەتی خەڵکی بەلوچستان لە بەندکرانی مەولەوی نەقشبەندی ڕۆژی دووشەممە سی گەلاوێژ خەڵکی بەلوچ لە شارەکانی زاهێدان و ڕاست و جەکیکۆر لە ناڕزایەتی بە بەندکرانی مەولەوی فەتحی محەممەد نەقشبەندی خۆپیشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان پێشتر باوکی مەولەوی فەتحی محەممەد نەقشبەندی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کرابوو. ناوبراو لە گرتە ڤیددیۆیەکدا هۆشداریدایە ناوەندە ئەمنی و قەزاییەکانی ڕژیم و ڕایگەیان ئەگەر لە خوێنی بنەماڵە و باوکو و ئازیزانی خۆش بێت قەت لە خوێنی بەناحەق ڕژاوی کچان و کوڕانی ئازادی خوازی ئێران خۆش ناوێت و تۆڵە لە زاڵمان دەکەنەوە. لەگەڵ بڵاوبوونەوەی ئەم ڤیددیۆیە هێزە ئەمنیەکان مەولەویان لە چابهار ڕفاند و خەڵکی بەلوچ لە شارەکانی زاهێدان ڕاسک و جەکیکۆر بە ئاگردانی لاستیک خۆپیشاندانیان کرد. بە پێی زانیارەکان کۆماری ئیسلامی هێزێکی زۆری لە شارەکانی بەلوچستان جێگیر کردووە و هەلیکۆپترەکانی سوپا بەسەر شارەکاندا ئەسوڕێنەوە. کۆبوونەوەی ئاژەڵدارانی فەشافویە لە بەردەم مەجلیسی ڕژیم ڕۆژی دووشەممە سی گەلاوێژ ئاژەڵدارانی فەشافویە لە ناڕزایەتی باڕوخانی بەشێک لە بیناکانی کۆمەڵی ئاژەڵدارانی ئەو ناوچە و داگیرکردنی زەویەکانیان لە بەردەم مەجلیسی نظام کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان ئاژەڵدارانی ناڕازی خوازیاری پەرداختی غەرامە بە زیان لێکەوتوان بوون و ڕایانگەیان لە حاڵێکدا ئاژەڵداریەکەیان موڵەتی یاسایی بووە. هێزە ئینتزامیەکان بە هاوکاری جیهادی کشاوەرزی ژمارەیەک لە بیناکانیان ڕوخاندووە و دەستیان بەسەر زەویەکانیانە گرتووە. لە سێدارەدانی هەژ بەندکراو لە یەک ڕۆژدا بەیانی ڕۆژی دووشەممە سی گەلاوێژ حکمی حەوت بەندکراوی بەلوچ لە زیندانەکانی زاهێدان، کرمان و کەهنووج و سزای لە سێدارەدانی بەندکراوێک لە زیندانی ئەهواز بەڕێوە چوو. بە پێی راپۆرتەکان دەستگای دژە مرۆڤی قەزایی ڕژیم لە ماوەی 24 سەعاتی ڕابردوودا 7 بەندکراوی بەلوچی لە زیندانەکانی زاهێدان، کرمان و کەهنووج بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بە ئەنقەز لە سێدارەداوە کە ناسناوی 6 کەسیان بریتیە لە عەبدولسەمەد خادم، یاعقوب ئیجباری، محەممەد ئەنوەر بەراهوویی، قەنبەر زەهی، سەعید ڕێگی و بەندکراوێکی کە ناسناوی ئاشکران نەکراوە و ڕەسوڵ ناروی. هەروەها حکمی ئێعدامی بەندکراوێک بە ناوی عەبدوڕەزا قەلاڤەند خەڵکی ئەندیمشک بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی ناوەندی ئەهواز جێبەجێ کراوە. گیانلەدەستانی منداڵێکی تەمەن 10 ساڵ بە تەقەی هێزەکانی ڕژیم لە دلیگان شەوی یەکشەممە 29 گەلاوێژ منداڵێکی تەمەن 10 ساڵ بە ناوی ئیحسان یوسف زەهی دانیشتووی گوندی مەندەبەخشی جوولگەی سەر بە شارستانی دلیگانی بەلوچستان بە تەقەی هێزەکانی ڕژیم کوژرا. بە پێی زانیاریەکان ئیحسان یوسف زەهی بە ماتۆر لە شاری دلیگانەوە بەرەو گوندەکەی دەچوو کە لەلایەن هێزە ئینتیزامیەکانی ڕژیمەوە ڕاستە و خۆ تەقەی لێکرا و دەست بە جێگیانی لەدەستاوە. ئیدانەکردنی سەرکوتی بنەماڵەی گیان بەخکردووان لەلایەن لێبوردنی نێونەتەوەی ڕۆژی یەکشەممە 29 گەلاوێژی 1402 هەتاوی ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەیی لە بەیاننامەیەکدا وشارەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر بنەماڵەی گیان بەخکردوانی شۆڕشی ژینای بە توندی شەرمەزار کرد و داوای کرد دەست بەجێ ئەو سەرکوتگەریانە کۆتایی پێبێت. ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەیی لە بەیاننامەیەکدا نیگەرانی خۆی سەبارەت بە ئازار و ئەشکەنجەنی بنەماڵەی گیان بەخکردوانی شۆڕشی ژن ژیان ئازادی نیشاندا و ڕایگەیان دەبێ ئەو پڕی گوشار بخرێتە سەر کۆماری ئیسلامی بۆ ئەوەی نەتوانێت بنەماڵی گیان بەخکردوان و دەست بە سەرکراوانی خۆپیشاندانە سەراسەریەکان ئازار و ئەشکەنجە بکات. ئەو ڕێکخراوەیە لە درێژەی بەیاننامەکەیدا وتی داوا لە کۆمەلگای جیهانی دەکەین کە لەسەر ئازار و ئەشکەنجەی بنەماڵی گیان بەخکردوانی شۆڕشی ژینا کۆماری ئیسلامی ئێران ناچار بە وەڵامدانەوە بکات. ئەوەی کە هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم بەرامبەر بە خۆپیشاندەرانی ناڕازی لە هەموو شارەکانی ئێران کردەوەیەکی تەواو نایاسایی بووە، بۆیە دەبێ گوشار بخرێتە سەر بۆ ئەوەی کۆتایی بە توندوتیژیەکان بێنێت. وا دووە هەواڵمان سەبارەتە بە درێژەی خۆپیشاندانەکان دژ بە بەشار ئەسەد لە سووریا.
ڕۆژی دووشەمەسی گەلاوێش سەدان شارۆمەندی سووری لە پارێزگاکانی دەمێژ دەرعا و سوێدا دژ بە گرانی بنزین و هەڵاوسان خۆپیشاندانیان کرد. پاش چەند ساڵ ئەمە گەورەترین خۆپیشاندانە کە دژ بە دەوڵەتی سووریا ئەنجام دەدرێت و شارۆمەندانی سووری لە ئەز گرانی بنزین، نەبوونی خزمەتگوزاری، گرانی و هەڵاوسان ناڕازین. بەشداربووان بە وتنەوەی دروشم خوازیاری دەست لە کارکێشانەوەی بەشار ئەسەد بوون و ڕایانگەیان تا گەیشتن بە داواکاریەکانیان درێژە بە مانگرتن و خۆپیشاندان ئەدەن. بینەرانی خۆشەویست، سەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و بەختەوەر بن. ماڵاوە.